8 مارس ڕۆژی جیهانی ژنانەوە ژنانی سەربەرزی کوردستان و گەرمیان بە تایبەتی ڕێکخراوەکان و چالەکەوانی کۆڵنەدەر و کەسایەتی مرۆڤ دۆستەکان 8 مارس بەرخۆدان و گیانفیدایی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوو بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی لە هەمان کاتدا سمبولی دژایەتیکردنی پێشێلکاریەکان بوو. بۆیە ساڵانە 8 مارس لە سەرتاسەری جیهاندا بەرز ڕادەگرین و دەیکەینە وێزگەی چالاکی و خەبات و هەوڵدان لە پێناو بەدیهێنانی ژینگەیەکی دادپەروەر و پڕئاشتی و مرۆڤدۆستی و نەمانی جیاوازی ڕەگەزی و ڕەنگ و زمان و بیر و ئایدۆلۆژیا. مەخابن ساڵ لە دوای ساڵ لەم دنیای سەردەم و تەکنۆلۆژیایەدا گرفت و ڕووداوە پڕمەترسیەکان بەرۆکی خێزان و ژنانی گرتووە. ڕۆژ لە دوای ڕۆژ ئاشتەوایی خێزان و شکۆی ژن تێکەڵ بەما دەگەرای و بازرگانیەوە دەکرێت و مافە سەرەتایەکانی ژنان دەخاتە مەترسیەوە. بەداخەوە هەرێمی کوردستانیش لەم هەلومەرجی پڕقەیران و سیاسی و ئابووری و پەروەردەی کۆمەڵایەتێدا ژن بووە بە قوربانی. تەواوی قەیرانەکانی کوشتن و ئیهانە پێکردن و پێشێلکردنی مافە شایستەیەکان و شکاندنی شکۆ و بەکاڵاکردن لە حاڵەتەوە بەرەو دیاردا هەڵدەکشێت. ئێمە لە ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنان لە گەرمیان جەخت دەکەینەوە. هەموو جۆرە تند و تیژی و کوشتن و ئیهانە پێکردنێک ئیدانە دەکەین و ڕەتی دەکەینەوە لەژێر هەر بیان و پاساوێک دابێت. داوە لەلایەنی پەیوەندیدار دەکەین بکوژان و تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەێنن. لە چەند خاڵێکدا چەند داواکاریەکشمان ئەیخێنە بەردەم ئیدارەی گەرمیان. یاسا سەروەر بێ بۆ لێپێچینەوەی تاوانباران. 2. بە یاسایەک قەدەغەی چەکی بێ مۆڵەت لە ماڵەکاندا قەدەغە بکرێت چیتر ژنان پێ نەکرێتە قوربانی کە لەم ماوەی ئەم ساڵاندا بینیمان کە ژنان بە ناوی کوشتنەوە بە ناوی چەکەوە کە لە ماڵەوە لە دەستیان دەرچووە یاخود خۆیان پێکوشتووە. دەستی حزب لە ناو دادگاکان و بڕیاری دادوەران دوور بخرێتەوە. 4. ڕێگیری بکرێت لە هاو سەرگیری پێشوەختە لە دادگاکانی کوردستان و عێراقدا. ناوی ڕێکخراوەکان: یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان لەقی گەرمیان، کۆمەڵەی ئافرەتانی کوردستان لەقی گەرمیان، ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنان، ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان لەقی گەرمیان، یەکێتی ژنانی کوردستان لەقی گەرمیان، ڕێکخراوی ئازادی ژنانی کوردستان، ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان لەگەڵ چەند چالەکانێک و چەند مامۆستایەکی زانکۆش کە ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی 8 مارس لەگەڵمانە ئامادە بوون.